کۆمنت یەکسانە بە زیندان چیرۆکی گەنجە نانەواکەی هەڵەبجە و نوخشەناسیح 5 ڕۆژە هێزێکی ئەمنیەکێتی لەسەر کۆمنتێک گەنجێکی دەستگیر کردووە. ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن هێزێکی ئەمنیەکێتیەوە لەسەر نووسینی کۆمنتێک دژی قایمەقامێتی هەڵەبجە گەنجێکی شارەکە خراوەتە کونجی زیندانەوە. بڕیار کەمال گەنجێکی نانەوایە و تەمەنی 25 ساڵە لە ڕۆژی چوارشەممەی ڕابردووەوە لەسەر سکاڵەی نوخشەناسیح قایمەقامی هەڵەبجە دەستگیر کراوە. ئەمەش لەبەر ئەوەی لە کۆمنتێکدا ناڕەزایی دژی داخستنی نانەواکەی دەربڕیوە. سنتەری میترۆژ لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە گەنجەکە لە دایکبووی ساڵی 1999 ڕۆژی چوارشەممە 26 حوزێران لەسەر سکاڵای قایمەقامەتی قەزای هەڵەبجە دەستگیر کراوە و کاتێک کە سوکاری داوایان کردووە بە کەفالەت ئازاد بکرێت دادگا ڕەتی کردوتەوە. نوخشەناسیح قایمەقامی هەڵەبجە دەڵێت من سکاڵام لەسەر تۆمار نەکردووە بەڵکو لیژنە هاوبەشەکانی قایمەقامیەت تۆماریان کردووە چونکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەی نەشیاوی پێگوتون. سنتەری میترۆ ڕاشی گەیاندووە ئەم جۆرە توندکردنی سزایە لەسەر دەربڕین و گرتن لە ڕۆژانی کۆتایی دەوام ئاماژەیەکی خراپ و مەترسیدارە لەسەر ئازادی و داوای دەستبەجێ ئازادکردنی ئەو گەنجە و داخستنی دۆسیەکەی دەکات چونکە زیندانیکردن لەسەر کۆمنت مایەی نیگەرانی و پێشینەیەکی خراپە.